منداڵە بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵتان ئەبم بۆ باسی هەڵبژاردن وەکو ئێوە ئاگادارن ئەمە هەژدەهەمین بەرنامەی باسی هەڵبژاردنە لە ماوەی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن. دیارە ئەم شەو ئێمە بەرنامەکانمان جیاواز لە شەوەکانی دیکە تەرکیزمان کردوتە سەر داوەتکردن و بانگێشکردنی پێکهاتەکان لە مەسیحی لە یەزیدی لە شەبەک بۆی بزانین ئەوان تێڕوانینیان بۆ داهاتووی عێراق چییە و بەنیازن چۆن مافەکانیان وەربگرنەوە و بەرنامە و بەڵێنیان چییە بۆ دەنگدەرانی خۆیان بۆەوەی دەنگیان پێ بدەن و ئەگەر ئەمان بچنە بەغداد لە ناو پەرلەمانی عێراق ئەتوانن چ تەغیرێک و چ گۆڕانکاریەک لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی ئەمنیشەوە بۆ پێکهاتەکان دابین بکەن و زەمانی بکەن. مەبەستمە بزانم کە ئایا بە تێڕوانینی ئەمان عێراقی دوای هەڵبژاردن چۆن دەبێت؟ ئایا عێراق لە دوای هەڵبژاردن دەکرێت بڵین کە مافی پێکهاتەکانی تیادا زامن و گەرنتی دەکرێت یاخود ئەگەری ئەوە هەیە کە عێراقی دوای هەڵبژاردن عێراقێکی هێندە پەرتەوازە بێت کە نەک پێکهاتەکان ئەوانی دیکەش بە شێوەیەک لە شێوەکان مافی دیکە لەدەست بدەن. من بۆ ئەم شەو 4 میوانم هەیە لە دەستە ڕاستەوە دەست پێ بکەم خاتو ڕەیحان حەنا ئەیوب کاندیدی لیستی ئەنجومەنی میلی کلدانی سریانی ئاشووری لە پارێزگای دهۆک. مامۆستا ناسر کرێت ناسر کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێکهاتەی یەزیدی لە پارێزگای دهۆک. واروەها میوانی سێهەمم کاک غەزوان حامد داودی کاندیدی لیستی ئەحراری شەبەک لە پارێزگای نینەوە دەشتی نینەوە. و میوانی چوارەمیشم مامۆستا کەریم سلێمان کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پێکهاتەی SD لە پارێزگای نینەوە. مامۆستا کەریم بەهار لە تۆ دەست پێ بکەم پرسیارەکانم. یعنی ئێوە پێتان وایە کێشەکانی عێراق لە ئێستادا چییە و چۆن چارەسەر دەکرێن؟ کێشێت عێراقێ قەدەرە عێراقێ کو قرنê 21دا ev 18 sal jêborîn ya bûye gora pana şerrekî mezin î cîhanî bêy ku ew şerre bête ragihandin. Ew şerre nîveka medeniyet û dîmokratiyetê da ye û nîveka tundrewiyê da ye. Cara êkê jî bo nehêlana evan sîstemê diktatorî roşelata navîn hemûyê ساڵا 2003 بەری 15 ساڵە ڕجێما گۆر بە گۆر عێراقی هاتە ڕۆخاندن. ئەvە جارا چارەیە هەلبژارتن عێراقی تێنەکردن و هیوی ئەوە کو سیستەمێکی دیموکراتی عێراقی بێتە ئاواکردن کو دەستهەڵاتی تەشریعی و تەنفیزی و قەزایی لێ هەبن. سیستەم ئەوە کو ئەو پێکهاتێ عێراقی دژین هەموو بگەهنە ماف و هیوی و ئارمانجێت خۆ. لێ مخابن هەتان هۆ کو ئەو دستورێ ساڵا 2005 هاتیە نویسین و کو ئەف مافنە هەموو تێدا هاتینە زامنکردن هەتا حەدێکی باش زۆربەی ئەوان مادێت گرێدایی مەڤە بلابێژین بتایبەت جی وەک کوردستانی و بتایبەت وەک ئێزدی ئەو مادەنە نەهاتینە تەفعیلکردن و نەهاتینە جیبەجیکردن. بدیتنا من ئیرۆ ڕۆژ وەزعێمە ئەس باور دکەم یاسێ توێ باوەریەدا پشتیوان هەلبژارتنە نە ئەم بتنێ دێ هەوڵێت نێودەولەتیژی هەبن کو ئەف ڕەوشە کو ئەم تێدا ژین بەر و باشتر لێ بێتن. باشە یعنی پێتان وایە هەڵبژاردنەکان چ تەغیر و چ گۆڕانکاریەک دروست بکات بەگشتی؟ ساڵا 2003 وەختێ ئەف گۆڕینە عێراقی پەیدا بووی ئەف هێزێت هەفپەیمان و بتایبەت ئەمریکا وەختێ هاتینە ڤی وڵاتی عێراقی بگشتی و کوردستانی بەری هنگی هزرێک سیستەمێکێت سەرێواندا ئەو سیستەمێ دیموکراتیە. دوێن ئەو سیستەمە بێتە چەسپاندن بێتە تەطبیقکردن دوێن ئەف وڵاتە ببتە نموذەجێک بۆ ڕۆژهەلاتە ناوین نەیابتنێ نەبەس شەرق الأوسط بەلکی شەرق الأوسط الكبير ڕۆژهەلاتە ناوینە مەزن چەنگ و ئەف جغرافیەتە کو ئەس بەحث جێت کەم
جغرافيتك لهوازة مصطرين ريجان خوندواريالي مصطرين ديجياتيا ما في آفرتيلي مصطرين رجيم وسيستم الدكتاتورية لي زنجين ترين دولة الدنيا فقير ترين ملة الدنيا. قالك سباس مامۆستا كريم. مامۆستا غەزوان ئێوە وەکو شەبەک تێڕوانین و ڕەئیتان لە سەر عێراقی دوای هەڵبژاردن چییە؟ پێشەکی سوپاسی کەناڵی کوردستان بسیار دەکەین دەرفەتیاندا قسە بکەین سەر ماوێت پێکهاتنەکان و بە تایبەتش شەبەک. طبعا دەستوری عێراق لە لای حکوومەتی بەغدا خاستن سڵتەی تەنفیزی نهاتە جێبەجێکردن خاستن ئەف دەڤێت شەبەکە کەفتیە لە سنووری مادەی 140 نا حکوومەتی بەغدا تشتێکی کرد بۆ ئەف دەڤەرە حکوومەتی هەرمیش نەشێت خەدەماتیش بکەتە چنگۆ میزانیەی ئەف دەڤەرە سەر بە میسلە سەر بەغدا گرێدایە حتا نۆکە چی حقوق و ماڤیان نییە پێکەتنەکان خاستن دەشتێنەوە مەسیحی تێدایە شەبەک تێدایە ئێژدی تێدایە کاکەی تێدایە مثلا سەحکەیمە 57 گوندمان هەیە دەڤێت دەشتێنەوە حتا نۆکە ناحیەکمان نییە هەندێک کۆمەڵامان هەیە 20,000 نەفەر تێدایە حتا نۆکە نەبیە ناحیە لە ساڵ و 74 بازیوە ناحیە بوو لە 75 لە غۆیان کرد ئەوجە چی مامان نییە لە حتا نۆکەیانی ئێوە دەستور ناتیە جێبەجێکردن تەسەور دەکەن پێتان وایە لە دوای هەڵبژاردن مافتان بدرێت ما تەمەنی دەکەین ینی وەزعەکە بەڕوو باشی بیت بەس ئەگە وەکو ئێستا مەثەرەن هەندێک ئەحزابێت خاستن ئەحزابێت سڵتەی ئەحزابێت بەغدا لشیعی دبێژن سبەی ئەگە حکومەت تشکیل بێت على ئەساسی ئەغلەبیە سیاسیە ئەگە ئەغلەبیە سیاسی بیت جارەکەدی ئەو پێکهاتنەکانە ماڤیان نامێنیت نەبەس پێکهاتنەکان ئیدیش وەکو کورد و وەکو حتا عەرەبی سونەش چونگۆ ئەوانە ینی ئێوە گەشبین و متەفائل نین بە داهاتوی عێراق یعنی ئەگە تەداخل وەکی مامۆستا کەریم گوتی ئەگە تەداخل ئومەمی نەبیت دەولی نەبیت خودێ وەزعی پێکهاتنەکە خراپە لە عێراق هەموو وەگشتی باشە ئێوە لە دوای هاتنی داعش هیچ پێشێلکاریتان بەرامبەر کرا بەنیازن ینی لەوێ بۆ قەرەب و تعویزات بە تایبەت لەو کاتەوەی کە ڕژێمی سەدام پێشێلکاری بەرامبەرتان کردووە داوای تعویز بکەن هیچ شتێکتان بۆ کراوە یعنی ما شەبەک لە ساڵی 88 هاتێ ئەمفالکردن لە لای لەسەر نەتەوەی یعنی لەسەر کورد بوون حتا نۆکەوانە تعویزەوەن نەگرتیە گەریانە منتەقەی تعویزان نەکردە پاشی لە 2006 وەختی لە میسل وەختی حربی تایفی بوو بینی خاستن لە عێراق شیعە و سنە شەبەک زەریبەی ئەوەشدا هاتە کوشتن سەر دوو تشت یەک سەر مەذهب و سەر کوردش هاتە ینی حتا داعش هاتە میسل 1388 شەبەک هاتە کوشتن لە لای پێش یعنی داعشی لە ناو میسل پاشی 7000 خێزانش دەربەدەر بوون لە میسل لە ناو میسل بوون هاتنە دەشتینەوە چونگۆ بەخەوەختی خۆی دەشتینەوە حتا حدێک ئارام بوو پێشمەرگە تێدا گەلێک سپاس مامۆستا مامۆستا ناسر ئێوە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانن لە پێکهاتەی ئێزدی ئەمەوێ بزانم ئێوە پێشێلکاریتان زۆر بەرامبەر کراوە مافتان زۆر خوراوە پێتان وایە یاخود تێڕوانین و ڕەئیتان لەسەر کێشەکانی ئێستای کێشە هەنووکەیەکانی ئێستای عێراق چییە؟ ڕاستی بارودۆخی عێراقی پشتیادنا داعش وە کرد گەلک گرفت و پرس بێنە سەر واجهەیانی بەرهنگی بەلکیت بێدەنگ بوون یان ڤەشارتی بوون یا شخڕێ مەسترەوە فەشەلە ئەو ئیدارایان ئەو دەستە ئیدارە عێراقێت کرد دووربوونا نیڤەکە بەغداد و هەولێردا چێ بووین ئەو گرفتت نیڤەکە حەزبێت کوردستانیدا چێ بووین ئەفلیچکردنا پەرلەمانی و حکومەتێ و هەندێک گرفتێن دی مای تێکردنا تورکیا سەر دەڤەرێ بارودۆخی ڕۆژ ئاوا کرد گەلک بابەتی وەکە بێنە ساحێدا و پێکهاتە شیعەژی بێژتن و ئەو شێوازش 2003 حتا 2014 وەکی مامۆستا کەریم ئاماژە پێکردی فەشەلی نابۆی دارە عێراقین وەکە هەوڵەکە بۆ حکوومەتە زۆرینە ڕاستی وەک
أقليات الديني هكا تبشى ناف خلقي ناف جادي بلكي حمل قل سلطة مركزية بقوات بن چونكو اف سيستم نوكا العراقي فرنجا العراقي اف طائفية العراقي ند خزمتا بيكاتت سركيت عراقي دا وفيجاتو شاب سر بيكاتت بچوك وكي ازدي مسيحي شبك هكيان يندي تروانينا بيكاتا ازدي ببروسا سياسي عراقي بلكي جدا بش خلقي دين بشتي 2014 مايرو خو كانديد كريا تشل قال حزبية كردستاني تشي خلقي ما يديل قال بوكوتا ازدي الموصل ما ازدي قرفتت خوينه زێدەباری ئەو گرفتت مەلگەل پێک هاتێ دی هەین کەمایەتی دێمە خۆشیندا گرفتت گەلێکت مازن چێبوونە پشتی دیاربوونا داعش یەکیش گرفتت سەرەکی ئەومە دێت بزانین بۆچی وە سەرێز دیهات یعنی ئەف تونڕەویا سنیال ڕۆژهەڵاتە ناوی خڕێ کە هاتە بەرجەستەکردن تکیانێکدا ناوێ داعش هات ئەو هەموو غەزەب و کەرب و کنا خۆ سەرێزیاداڕێت کەچی زڵمە لە عێراقی سەروان تا دەکەش لایەنێکی دیوە ئەتانەوێت لە ناو پەرلەمان چی بکەن هەک ئەس دەرکەفتم چوومە پەرلەمان یان هەر کاندیدێکی دیSD بەس ئەس باوەڕ بکەم گرفتە هەر سەرێکیا دێت ئەیسارەکردن ئەوە هۆکارێت کەفتنا شنگال وی شێوەی چی بوون بۆچی شنگال وەلێ هات بۆچی شنگال بێ خوددامە بۆچی نیڤەکە هەرێمێ و حکومەتە مەرکەزیدا هەرێک بێش تو دەسەڵات بوو لێ دەرنەئەس کەچی بەری هنگی شەر بوو سەرا دەسەڵاتێل شنگار شەر بوو سەرا دەسەڵاتێل دەشتانینەوە وەختە شنگال کەفتی ئەو جینۆسایدا مەزن لە چێوی ئێک و دوو تۆهمەتبارکەن هەرێک بێژ نەئەزمون لێ دەرێ ئەوە دێ گرفتە سەرەکی بتەوێت بێتە چارەسەرکردن بەغدا نەبەس بەغداژی سەر ئاستە نێو دەوڵەتیژی مە کارژی بۆ کردی و ئەم vê هەنگاوی ڕاناوەستی یا دوێژی دێ ئەو بتن ئەف کەسێت مە دەستێ داعشدا حکومەتەکانی عێراق لە 100 ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ غەدریان لە ئێوە کردووە وەکو ئSD غەدر هەموو پێک هاتێت عراقت هاتەکەم تایبەتیژی ئێزدیە جارێکی وەک عەرەب نویسی جارێکی وەک کورد جارێکی وەک تایفەکە ئیسلامی جارێکی وەک دیانەکە کەس نزان سەرچاوی چیە و تعریفەکە جوان و درست بۆ زیاد دەستوری دانەبوو هەت قانونێت عراقیش دانەبوو پشتی 2005 دەستوری هاتە چەسپاندن پێک هاتە ئSD هەندێک خاڵت گرێدای ئSD و پێک هاتێت دیهاتنە گەرن ماف دێت تەنانەت هەندێک شێوێت ئیدارێت تایبەت خۆڤەژی چێکەم تایبەتیت مادە 59 دەستوری عراقیدا لێبڕاستی ڕێگریت هاتەکەن چونکو ئەم وەک ئSD برادری شباک زۆرینە مەسیحی ئەم کەفتنە جێکی ئەو جێناکۆکێت نیڤەکە هەریم و بەغدایدا ئەم بێژنێ مادە 140 وەلێ هاژی ئەف گرفتێت وەسەد مەزم سەری پێک هاتە ماشەکەین زۆر سپاس ڕێحان خان من ئەس محاولت کەم بە سوورمانجی باخبم بەلکی لە پرسیارن من تێبگەی عێراق نوکە لە ناو گەلێک ئارایشێدایە باشە ڕەئی وە لەسەر ئارایشن هەنووکەیە عێراق چنە بله كاكيتكار دسبيكي سپاسياتات كم سپاسيا كنالا كردستان 24 كم بو بدل فته ايش مشاكل ميت اساسيه رئيسي يت مسيحي الكردستان عراقي والعراق اهميه هجريه مسألة هجرة مشكلة إنها تيجارة سركرين صالة 1900 نقطة إيك حتى أفرو روج بروش بكاتيا ما مسيحي كامل بتن ما مليونك ومليون ونيف مسيحي هبي صالة نزار ونصاد نقطة إيك حتى 2003 كام بين إنه ما بين 100,000 نماين العراقي همية الكردستاني ما تقريبا 650,000 كاسيت ماين أبا مشكلة بيتا شارع سركرن أو شيء عدة أسبابات هاين أسبابات أمنية هكرتو بي وسط وجنوب هكرتو بي مثلا أسبابات آبورينا يت اقتصادي يت لم الشمل مثلا دي سحكيا مثلا بابا من براي من خشكا من سفر كرينا بيت أو شيء مثلا دي بيجتن بقتش تكمل فيري دي سحكتي مهمشة هكذا بي سحكية مثلا الوسط الجنوب نوعا ما مهمشة نجشنا حقوق خو فطبعا دي بيجن مثلا بلا أندر كافين بما تشترى ما نوكا مشكلة ديت أساسية هين الهجرة المهجرين يسهل نينوى سهل نينوى تدمير بها ومحاولات كان هندي مناطقات هبتا أم بشن مثلا أم على الأقل ما مناطق محرر عالمها كتب زفرة جهة خو حتى نوكا نشن زفرنا جهة خو تغيير ديموغرافي تأكرن الوان مال المناطق ما قالك مشكلتين دفيتن أو مشكلة بينها ترى سركرن بلي باشا فان برلمانتارن كلبرلمان العراق بون يعني بلي. هم كرد هم غير كرد بلي. دفاع وبرجريان لما فكاني أو نكردي يعني تاستا بلي لحد ما دفاعت كان بس أم خو كوتا أم بتشكل أنا حسب كرن أقلية أم خو أمش
شوي خلكت راسن في ملتي دا دفيت انا مثلا نوكا سحكي كوتا مسيحيه الهرم وكردستان ما بينش مقعدت هين تو سحكي العراق هميه هر ما بينش مقعدت هين بينش كمن بومالين ام خو نوكا محفت كيان سياسي خويت هل بجردن بو سرانسرا عراق هميه بينش مقعد كمن بامي تواشين مثلا دفاع في ملتي هميه كان بينش مقعده دفيت ام حمي وقت بيجا او كوتت مسيحيه ام حمي بنا ايك دس ما بتايك على الاقل دنجي ما بقهتا جهانه دنجي ما بقهتا برلمان عراق يعني شما تانو ك يعني ما فين وزا منك كاقدار تدبي او حسابت كان بس او مسيحيه داخل عراقي وتبيجن ابا بس كودا بينش مقعد بون بس وقت قامت انا حساب كرنا مثلا دنج دارت ميت خارج حسابنا كنا بيجن ابا افدنج دارا شين دنج خبدناش مثلا جهاني حمي بو انتخاباتش بجداري بكنو دنج خبدن بله يعني نوكا دنج دارت ميت خارج عراقي شين دنج خبدنا ما امل كذابا لان دائره ما مفتوحه بجني اك بازنا زاخوتا بصره اك بازنا تونن راتي كركوك دكي بله اسنو كم مرشحه مقعد كركوك ما لان ما بينش مقعدها سرانسرا عراقي هميه هر حزبك سياسي ده كانديداتنا او ده كانديدات توزيع كرنا سر محافظات العراق اس ايك شوان مرشحه ما سر مقعد كركوك قالك سباس ما مستا كريم بەخسەکردن لەسەر کێشەکانی ئێوە لە عێراق ئێوە پێتان وایە مشکلەی سەرەکی جێبەجێنەکردنی دەستورە یان چییە؟ ڕاستی کێشێتمە یعنی وەک ئێزدی عێراقێدا کێشێت کەڤنن بەس دا مرۆڤ وەکی دبێژن ئینساف باخەوێت هەتا ساڵا 2014 مد گوت میجوا فرمانا چو یعنی از ایکش ازدیا کو من پیشوازیا گلک شانداد کر ید سردان آمد کرن لالشه ما گلک شاندام چوین دروی ولاطی وقتی ما بحث میجوا خود کر میجوا ما میجوا کتعلا میجوا کخر فرمانن ملت ما الگلک وقتای وکی خولیه لهاتی صوتن جبرویکی ما من خود گو ما تقول شكر بو خدي ام جهشتينا فيدامي هكا ام وك ميجو بيجين اف دهو كانو امتلي ادبيجني دهو كا داسنيا اف داسن العليا يا جوري ومالطا داسنا جيريا وباع حذري يعني ميجوكا تعلى يخوناوية قالك درد سرية بسري مهاتين بس ما تخيالي مدى نبو كوسي هشت صالة 2014 دي فرمانك ودي هيرشك وصايا دجوار السرملاتي ما يتكرن كو أفا 4 صال أفا أم كفتينة صالة شاريدا بديتنا من هيش فرمانة بردوامة بردواميا وي لدواي هالبجاردن وزعتان يعني ببي معطيات شون أبيت أم هول الدين ام مباوريا هي بيش الروجي ام چو جارا ملتي ما قالك جارا درد سريت مازنت ديتين بس جارا كدي الرابية سرلنجت خوفا ما اوميدا هي بس ديمينت مدفيت ازبو براي خو بيجم بشتي 2014 هطا ايرو مدفيت از بيجم براي خو اف فرمان جينوسايدا بسري مهاتية بردواما اجبرتشي شو جارا جي امنا بيجين روشامة خوشا چنگو هکا هطان هو 350,000 ازدی ادبن کونا دا بجی تتکمپا دا معنای اوجیانک سخت و دجوارا وقتی هطان هو ما بترش شیست گورد بکومها بن الشنگاری و پیزانینت نو کونه هو اوان گورا و هستیکا هندک نیارت میت شوزن هطان هو بترش 3,000 کیجو جن اف خوشکار ریحانه يعني آماجه پیدا أفا جارا إيكيت مي جوا مدى كوچ و كوچبريه كوساطي تكرن كودمي 3 صالا دا ام بترش 100,000 كسي كوچبريد بين كوچ و كوچبريت كين وطبعا أفي ام توشي قيرانة كجفاكي كرين كو خيزانت ميت جيكاتينا برتكال قالك سباس قالك سباس ما مستا بغزوان ايوه اتانيو بچن لبرلمان شر بو چي بكن دفاع لچ ما فيك بكن كد
داگیر کراوە زەوت کراوە ئێوە ئەتانەوە وەری بگرنەوە. طبعا ما وقتی بشتە پەرلەمان ئینشاءالله بەدەستینانە ماوێت شەبەکە چونکە من گوتی شەبەکە هاتە غەدرکردن لە لای بە تایبەتش حکوومەتی بەغدایە چونکە ئەو دەڤێت دەشتێت نینەوە سەر بە بەغدایە. دووەمیش ئێستا منتەقەمان ئەم منتەقە ما مەصالحێت هەی گەل هەریمە کوردستانە نوکام ئەو منتەقە وەکو حەسارێک سەریە. يعني مثلا ري ما چەند جارەوە گوتمان رێ vەکەن کە خەڵکی شەبەک بچتە کوردستانی رێ ناوران و ئیدیش لە لای حکوومەتی هەرێم بەری سێ ڕۆژ رێ هاتە vەکردن بەس حکوومەتی اتحادی لەبەر حساباتێت سیاسی و لەبەر انتخابات نێزیک بێ قبول ناکەت رێبیت یعنی زۆر کێشەمانەیە ئەو منتەقە هەموو تەستە داگیر کرا لە لای حەشدی شعبی یعنی ئەولەویەتی کاری خۆتان لە پەرلەمان ئەتانەوێت چی بکەن لە بیدایەت یە چوونە پەرلەمان ئەگەر دەرکەفتن یعنی هەموو ماوێت شەبەکە لە لای ئەمنی لە لای اقتصادی لە لای هەموو چونکە ئەو منتەقە لە وەختی داعشش وەختی هاتە ئەو منتەقە هەموو نەزح بوون وەکو دەشتێنێنەوە و هاتە خراپکردن لە لای داعش هەتا نۆکە حکوومەتی بەغدا حتا تعویزاتش دەست پێ نەکرێ ئێستا لەو بەر مەکتەبیان ڤە کردیە حکوومەتی بەغدا بەس حتا نۆکە دەشتێنەوە تشتێکیان نەکردیە بۆ مەسەلەی تعویزات و تشتانش. باشە هەستەکەن ئەگەر دەستور تطبیق بکرێت و جێبەجێ بکرێت وەزعیەوە باشتر بێت بەتاکید وەزعمان زۆر باش دەبیت ئەگە دەستور چونگۆ ئەف دەستورە هەموو تشتیەوە کرد بەس حتانەوە ناتە جێبەجێکردن لەبەر ئەوەی وەزعێت پێکهاتنەکان بە گشتی خراپە. ئەگەر عێراق بەرە و ئەغلبیەی سیاسی هەنگاو بنێت بەرە و زۆرینەی سیاسی پێت وایە جێگەی کورد ئەبێتەوە لەو عێراقا نەبەس کورد یعنی هەموو پێکهاتنەکانی دی وەزعیان خراپ دەبیت چونگۆ ئەف دەستور و دیموقراتیت لازمە تۆ مراعاتێت حقوقی ئەقلیاتش بکەی نەبەس هەر تشتێکی ئەغلبیت وەکو زۆر قەراراتی پەرلەمان وەختی ئەزمە بوو بەغدا و هەولێر زۆر قەراراتی سیاسی بوون هەر هۆسە تەسویتیان کرد و زۆر سپاس زۆر سپاس. مامۆستا ناسر ئەو ئەزمەیی لە نێوان هەولێر و بەغدا هەبوو چ زیانێکی بە ئێوە گەیاند و ئێوە پێتان وایە پێویستە پەیوەندی هەولێر و بەغداد چاک بکرێتەوە بۆی ئێوەش وەزعتان باشتر بێت؟ هەلبەتە شێوەکی گشتی ئەم هەموو گەلوەیەکەی ناف گرفتێت عراقدا نیڤەکە پێکهاتێت عراقدا نیڤەکە هەرێمێ و بە شێدی عراقدا چارەسەر بن و یاسا بەرقەرار بێت و گۆر دەستوریە گرفت نەبێنە چارەسەرکردن و چارەنویسێ دەبێت مادە 140 بێنە دیاریکردن لێبڕاستی ماوەک ئێزدی ئەو گرفتێت ئەم توش بن 2014 ئەم توش بنە گەلە تشتشوانش دەستوری عراقدا بەحسناتێکنە چونکو دەستور ساڵە 2005 هاتە تەزبیتکردن ینی مافەکانی ئێوە لە دەستور جێ نەکراوە زامن نەکراوە ئەم غافل بووین مەنەتزانی عراق بەرە فندەیە مەنەتزانی دێ ئەفکارە ساتە مەزم سەری خەلکی ئێزدیێت و هەر ئێزدی بوون وەکری دەستوری عراقی ناجح بێت چونکە هەنگی گۆریاسا دەستوری عراقەکە سێ باجێڕێت پێک بە ئەغلبیەت سولەیثین ڕەفز کرد بە دەستوری سەر نەدگرت هەنگی گوتنە مووسڵ ئەمبار تکرێت موسەلەس ڕعب ئێزدی بوون و پێکاتێت وەکی مەسیحیا و شەبەک بوون دەستوری عراقی سەرێ خست کەچی ئەف دەستورە بەس بوو ماڵوێرانی بۆ ئێزدیا و پێکاتێت دی هۆکار هەولێر بۆ یان بەغدا هەردوو بوونە هەتان و کە ژێک لای نەبش بەرندم گوتەتە هەکە من جێخۆل بەغداگرتیان هەر کاندیەکی ئێزدی کە نوێنەراتی ئێزدیا بکەت بێشت ئەس دەچم بەرگریش ماوێ ئێزدیا بکەم کو لنگی بەغداگرت ئەول داخوازای بێت ئەو بتن تحقیقت مەلەفێ شنگالێدا بێتەکردن هۆکار چی بوو شنگال وەساکەفت ئەو کەسێت بووینە سەبەب شنگال وی شوەیە کەفتی تبێت بۆ خەڵکی خرابێنە دیارکردن و خوناوێ خەلکێ گون هاوێ خەلکی وەسانەچت دوێتن ئەو تاوان نەب جینۆساید بێنە ناساندن العراقی عراقیجی گرفتەکە مەزنێت چونکە عراق نە ئەندامەت ڕێکەفتنا جینۆسایداوە بێنە نظام ڕۆمەل ئەساسی حتانۆکە پەرلەمانی عراقی وەک پێویست یاسایەکە تایبەت نەهاتێ دانانە بۆ پاراستنا پێک هاتێن عراقیان ئێزدی پەرلەمانتارەکان پەرلەمانتار ئێزدی تەمعەن عەدە دیوانی کێم بوو ئەوڵان دو ئێزدی بتنە لێنە وەکەری حانخانە گوتی مەژی گرفتە کۆتایە یعنی خۆ ئەندامی شاندێکی ئێزدی بوون ئەم چۆین مەسەرە دانا بەغدا کرد مەسەرۆک پەرلەمان دیت مەتار حکمە دیت ئەم چۆینە نەک مەرجعێتێن نەجەف مەڕجا ژێکرد و عەدەد ئێزدیات بێت کۆتاوان زێدە بێت چونکە گۆڕ یاسایە کۆتای عراقی بۆ 100,000 کەسێکیش پێک هاتە مەقعدێک بەردکەوت کەچی سەرتاسەری عراقی کۆتای ئێزدیال پارێزگا مووسڵ
عدد ئێزدیاب هیچ پێوەرێکیش لەوەش غەدرتان لێ کراوە ملیۆن کەسی کێمترینە تەنانەت ماداخواست کرد کێماسی 5 یان 6 کۆتال مووسل یەکل دۆک بۆ ئێزدیا الپشتگو هاوێتن تەنانەت المناقەشە یاسا هەڵبژاردنە بەحسی ئێزدیاژی نەکرد ئەمە گرفتەکە مازنە ڕاستکاکە تو ڕێ بدەیتە گوتە من هەکە گرفتێت هەولێر و بەغدا چارەسەر بن ئێزدی پشتی 2004 داخوازە تشتێکی دیتکەنەوە چالاکوانێت ئێزدی سەرتاسەری دنیای مەحفەلێک نەمامە دەرگاه لێ نەقوتای پێکاتێت سەرەکیت عراقی نەشە خۆ پارێزن ئەف دەسەڵاتە عراقی دەستی شیعادا وەکی داعش وەختی داعش دیار بووی مەزنترین زەرەر برادری شیعەکەت بۆ نمونە شیعەت شەبەک مەزنترین زەرەر مەسیحیا کەف مەزنترین زەرەر کووردا کەفت سناژی کەفت ئەو نەشەنە خۆ پارێزن دە چوان مە پارێزنش بەر هەندێک ئێزدی داخوازە پاراستنەکە نێودەوڵەتیت کەم بۆ دەڤێت خۆ بەر گۆڕانکاریت دیموکراسی و داجارەکە دێف جنۆسایدە دووبارە نەبن زۆر سپاس ڕێحان خان پشتێن هەڵبژاردنە ئەگەر عێراق بەرەو ئەغلبیەی سیاسی و زۆرینەیە سیاسی هەنگاو بنێت و بێ بە عێراقێکی شیعی مەزهەبی چمە ترسێکش بۆ سەر مەسیحیانانە ئەو مشکلێت مەیت بەرینوکە دێ تکرار بن کاکێتگار یعنی چ ئەم هیڤینە ینی هێڤیامە ئەوە ئەفتشتە چێنە بێتنان مەگەلک مشکلەیەت هەن هەکەر نفسی حالە تکرار بتن یعنی 4 ساڵت دێ وەکیت بێژن عمرێ vê milletê کە كردستان حمية تبلاش لأن مشكلة ما يت أساسية رئيسي أو بين تطبيق دستوري نهاتي كرن لأن مجالك مادات قانونية هين الدستوري ده هاتنا دينادن هاتنا دستور تطبيق بكريد ما فين وديت دابن كرن يعني إلى حد ما نوع حمية حقوقة مهرنا أون بس إلى حد ما مثلا لأن أمخو حسابت كان جزء كش كردستاني وقته ما فيت كردستاني بين دينادن دنا كردستاني طبعا حقوقة ماشي مثلا يت اقتصادينا يت مالينا يت مثلا هكر وضع مسيحية يخوش بتن يدرس بتن ما مشكلة نبتن بوجي أمي قصة مثلا خارج كان بوجي مثلا هكر ما دا صدو كل هاتيا تطبيق كرن أو مشكلة سرسها نينا نتهات ما نأفتش تحمي نديد حتى نوكا أوريت ميل كامبانن أوريت ميل الجندت منيت مسيحي أبيت هاتنا دا مزراندنش قبل مجلس الشعبي كرداني سرياني عاشوري مشكلة ميت بش مرجعش نهاتنا حل كرن بش مرجع ديننا بلاكي كمترش جيش عراقي مع العلم بش مرجع نفسي مهمة جيش عراقي يعني يوجبه همان شيء والدعوة تطبيق كردني دستور ده كان بلي طبعا مشكلة ما هي أساسية تطبيق الدستور وعندك مادة الدستوري يتهانا دهاتنا ديناتن أصلا نت مصلحة مثلا مكونة مسيحية ما قالك مادة أحوال شخصيتين ظلمت دهاتنا ديناتن لأن مثلا أحوال الشخصية ما أم جزء كان مثلا مواد شخصية أنا جزء كان أحوال شخصيات إذا تطبيق كرن سرما بما تشتك خاص نهات يا ديناتن باشا أجر بشتين البجاردن يعني عراق ببقى عراقي أغلبي شيعي لروي حكم كردنوا السنة كرد دوخيان قالك خراب دبي دوخي مسيحي شي بسر ده نفسي وانا لان ام خو حساب يعني ديسان ايوا بير لود كان هزر ده كان كردستان وعراق جايب يلا هجره بكن يوش نا تظني انا كاجت قاري يعني مشكله ما نوكيت حالي حاضر حنابن دي اوارد ما مننا الكامبا دي اوارا مننا هر هزروان دي سر خارج من مدفيت ام بنا ايك دا ام فان ما مشكله ما يتهين يتبرينوك حل ببنا ما صار جارك دي ام تكرار كان او مشكله ما هرب من اين حل كرن قالك سباس راي هاولاتيان ما ورقرتوها راي خلق ما ورقرتوها فوكس بوبي كان حاضر كردوها هاوكاران با سيدي او فوكس بوبي كان او ريان اما اماده زارشتي بغدا ويرامو كورد بغدا دروس كرد وحتى استاكا تماشا عربه كان دكي اما دستيان لو بريات دريش قام برياتي مان كبرناك سوارا كل بخوش مانيش رخناش دبي لخو ما اما يقرني اگه قوت يقرت مان هبي بقوت دبي بغدا ناير تماشا مان كبو عاري والله بيني ما انا لتنصالي رابردوي ما اوز من ما تحقيق كردوتو كاوان ان كان ينقبلني كنا توكاني تري ينقبلني ام روح حكمي زورينا حكمك على العراق شيعة تايفة قرية بشتي أبان أحداث تشيبون شر داعش وهفتن كتو وجني إزيديا كتنا دست داعش دو هفتن تعداي اللي هاتيا كرين أبد بهوري تدانما و بيك فجيان تدانما يعني قالك نخوشي ديتن قالك زحمتي ديتن قالك عذاب وزحمة ديتن أوي كلا العراق الرؤيا هم لانيكي
ئەوەی کە سەرکردایەتیەکە هەمووی یەک لای خەڵکی خوێندەوە تەنیا عەرەب کورد و هەموو نەتەوەکانی تر لێرە پەشەوڵاو بۆتەوانێ ئێمە سا شەڕ ناکەین لە چلەکان لە بیسەکان و کورد خەریکان بەزمەیەکە پێشتیش دەوێت چەند شۆڕش تەواوە نەوەڵا بێ بە زەخت ئەبێ خۆڕاگر بین ئەبێ یەک دەنگ بین ئەبێم کاندیدانە ئەم جارە درۆمان لەگەڵان نەکەن چوونەوێ قورئان بخۆن لەسەر دەوای مافی کوردکەن نەک حیزبیاتیکەن لەوێ راگە چوومانە بەغدا با یەک ڕیز بین یەک دەنگ بین یاگە پەیمانی با 16 ئۆکتۆبر دووبارە نەبێتەوە بۆ کورد ڕجال لە هەموو لایەنە کوردەکانەکەم با 16 ئۆکتۆبر دووبارە نەبێتەوە ئەم خەڵکا بینی زۆری خەڵکی کەرکووک و دووز و هەموو لایەکانی ترە هەمومان کوردینەمە هەمومان برایەکین هەموو چۆن نەتەوە عەرەبەکان یەکیان کردوبا ئێمە شێک بگرین کەس کچێکە بەسەرمان مقەت بۆیاری عێراقی نەماوە جارێکۆدی بێژین مۆفێکێم نەتەوە بداتێت عێراقیدا چونکە مەگەلێک سەربور گەلواندا هەبوویەوە بە چەندین ساڵە ئەمە گەلوە دەتۆقیکردنەوە بکەین یعنی هەر ساڵێکێ و هەر چەند وعدێکە دەن جارێکۆدی فادە بجێ نۆی نەبجێ ئینۆن بشی 16 ئۆکتۆبر متمانە زۆر کەم بوویتەوە خاصە عین نابێنە هەردوو حکومەتە و بەڕاستی ئەمە لەگەڵان زۆر باشین بەس ئەوان دڵسافنینە لەگە کوردی یعنی لە هەموو تشتێکی بەڵێ بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە باسی هەڵبژاردن ئەوەی بینیتان ڕای کۆمەڵێک هاوڵاتی بوو دیارە وەکو هەمیشە هەموو شەوێک ئەمە هەیە هاوڵاتیان بێ ئەمەل و بێهیوان پێیان وایە کە کێشەی کورد کێشەی پێکاتەکان لە عێراق چارەسەر ناکرێت و وەکو هەمیشە داواکەن کە کوردەکان لە بەغدا یەکدەنگ بن یەکدەست بن یەکگرتوو بن بۆ ئەوەی مافەکانی کورد وەربگرنەوە ڕێحان خان هاوڵاتیانی کوردستان بەعام زۆر بێئەمەلن لە بەغدا ئەم بێئەمەلیە ئەم نەمانی متمانە و سیقەیەت چۆن چاک دەکرێتەوە کاکێتگار دەبێت ئەمەل هەبتن هەگەر بێ ئەمەل بن بامێچن بەغدا چکن دەبێت ئەمە لێرە هەمێ ئێک دەست بن ئێک دەنگ بن لێرێدا ئەم بشێن ئەو مشکلێت مەیەت هەین کوردستانە لێرە بنە حەلکردن مشکلە مەیە ئەساسی ئەم نەئێکن هەرێکشمە بوو درەکێت کێشتن دەبێت ئەم ئێک بن دالوێرە ئەم مشکلت خۆ حل بکەن هەکەر لێرە هەر نفسی حالە ما تکرار يعني معناتها مأساتت ما نفسي مشكلة ما مأساة دي تكرار بتن و ئەگەر یەک نەبین چی ڕوو دەدات نا دەبێت ئەم نەچن دەبێت ئەم نەچنە بەرلەمانە عێراقی هەکەر ئەم چناوێرە و ماچ شوون نەکرد ماچ خزمەت نەکرد هەرێکش ما بوو درەکە بکێشتن ئەزت بێژم ئەس مەسیحی ما مدوێت بەس حقوقت مەسیحیا بتن و برای منە یزیدت بژێت بەس بۆ ئیزیدیا بتن نە ئەم حەمی الکوردستانە ژین دەبێت ئەم حەمی ئێک ماسیری دەبن دەبێت ئەم حەمی ئێک دەست بن دامل وێرێ بشن شولەکە بکەن دامشێن وێرێ خزمەتێکە بۆ وی ملەتی بکەن دە بەڕاوانیش مافێت وی ملەتی حەمیە بکەن گەلێک سوپاس مامۆستا ناسر لە ئێستادا قسە لەسەرەوە هەیە کە لە ناو هەرێمی کوردستان هەر حزبە و بە شێوەیە قسەکە هەر حزبە و بەرنمەیەکی انتخابی هەیە بە نسبەت عێراقەوە ئێمە یەک استراتیژمان نییە وەکو کورد بچیناوێ بڵین ئەمە کێشەکانی ئێمەیە وەکو کورد تۆ وەکو ئێزدی دەچێت خاتون وەکو مەسیحی دەچێت ئەو وەکو شەبک ئەو وەکو ئێزدی ئەم وەکو یەکێتی ئەو وەکو پارتیە وەکو گۆڕان ئەو وەکو کۆمەڵ ئەو وەکو یەگرتو ئەو وەکو سۆشیالیست ئەو وەکو نەوەی نوێ ئەو وەکو هاوپەیمانی ئەمە چ مەترسیەکی هەیە ئەس باردکەم ئەف دووریان و کە هەی ئەف گرفتت نوکەی نیڤەکە پارتی سیاسیدا بەهرا بترژێ هۆکار بەنگەشە هەڵبژاردنیە مزایداتن تا ڕەدەکی گەلک توندن هەمبەر گەلەکەن هەوڵەکە بۆ ڕاکێشانە سۆزا دەنگدەرێ کورد لێ شێوەکی دەنگدەرێ کورد ئێستەوە شیارە وشارە کوژوان پرۆپاگەندەیە کوژوان دروستە کوژوان کەنال ڕاستیات گەیند کوژوان کەنال سیبەرە کوژوان کەنال کوژوان حزب ڕاست گوێت قارت تشتی بکات کوژوانە لێ هەر سروشتی هەڵبژارد ناوەسایە ئەف توندیان و کە هەی هەوڵەکە بۆ سەرنج ڕاکێشانە خەڵکی و دەنگدارە لێ پشتینگە گەر چنە بەغدا هەندە گرفتێتەنێت هەموو تاکێ کوردە نێت حزبەکەیان نەبوون نەگرفتە موچەی یەکسانکردنا موچێ فەرمانبەرێ کورد پێشمەرگەیە کورد هێزت نافخۆیەت کورد یاساخانەی زەوی و ئەرز و هەموو یاساخانە نشینا گشتی کول عێراقی گەلک باشە هەرێمێ جودایە هەموو کەس داخواست کە چونکە هەر تاکێکی کورد هەر زاخۆ حتا خانەقین ئەوە گرفتێتوینە بجارێ ما کوردستانی گەر زێدە بت بەرژەوەندیامە هەموو کەسیدا
گرفتێت مادە 140 چارەسەر بن بۆ هەموو تاکێکی عراقی باشە و کورد تایبەتیژی بۆ پێکاتام ئەس بارکەم ئەف گرفتانۆکە ئەف ئالۆزیانۆکە هەیە یعنی بەلکی 75 ساڵیان بتەژی هۆکارەوە بانگەشە هەڵبژاردنێ پشتی هەڵبژاردن ئۆتۆماتیکیان دە بچێکی خاو بە دەوەنگی چێکی ڤەڕەوەت و مەجبورم پێکڤڕونن پێک پاکێجە بچنە بەغدا هەگەنە ئەوە هەژی دەستی کوردادا نامین ڕاست مامۆستا غەزوان لە ئەخیر قسەی وتی ئەگەر یەک نەبین ئەوەی هەمانە لە دەستمانەچێت چی بکەین بۆ ئەوەی نەک ئەوانەی هەمانە لە دەستمان بچێت بەڵکو ئەوانەی شێ لێمان زەوت کراوە مافەکانمان وەکو مادەی 140 وەکو مافی پێشمەرگە وەکو موچە وەکو بوجە وەکو مامەڵەکردن لەگەڵ تاکی کورد وەکو تاکێکی عێراقی دەرەجە یەک وەکو فەردێکی عێراقی دەرەجە یەک ئەمە چۆن بکرێت يعني أف مشاكل تستهي دبي وقتي بشنا بغداي ببنى يكرس وكو مثلا أولي بيكاتنا كان جارك شو من لا سفير أمريكي شهر وصايقود قلت رونجو بيكاتنا كان بيني خوطان متفقين قلت وفدك يزيدي غير قصدك وفدك مسيحيتي وفدك شبكة مني شو عمودي دبي بيكاتنا كان يك مطالب من يك بيت قال كردستانيش قال كرديش بشنا بغداي يكرس بين بشين أجاوز أنا بيت وكو مثلا هو درسك هبو 16 أكتوبر وكي خلق سيك هو ضربه بو همو يعني خاصة 16 أكتوبر 16 أكتوبر نواش برأيي إيوه 16 أكتوبر نتيجة أو بو كي يقدنج ويقرن نبون خاصة أحزاب كردي لبغداد يقدنج نبون بنتيجة وقت يوانا يك نبون تأثير دكسر بيكاتنا كان يديش وكويس دي وشبك ومسيح زور سباس ما مستر كريم قسە لەسەر ئەوە هەیە کە لە دوای هەڵبژاردن عێراقێک ئەبێت کە پڕە لە مەشاکل کورد چۆن بتوانێت مافەکانی خۆی وەربگرێتەوە جارێ ئەو دیتن و بۆ چۆنێت خەلکی حەقا وەسای بێ ئۆمێد بێت چەنگۆ ئەف پرۆسێسە ئەvە 15 ساڵە و بڕاستیژی تشتێکی وەساب دەست خەلکێ نەکەفتیە کو ژیانە خەلکێ سەقامگێری تێدا هەبتن هەستێ بەختەوەریە بکەن ئەو تشتە پەیدا نەبووە دەبینی هەتا ئیرۆ ئەف کێشەت بەردەوامن یەت بودجەی و یەت موچەی و یەت نەیەکسانیەت هەموو مافادا نە مافێت زێندانیەت سیاسی و نە خێزانێت سەربەرزێت شەهیدا و نە کەسانێت نۆرمال ژی دێتوبینی ماف یەکسانی تێدانینەت نیڤەکە مە و وەک هەرێم وت نیڤەکە عێراقا دیدا ش بەرێ هەندێژی یعنی حەقی خەلکەیە کو خەلکی بێهیوی بتی بێ ئۆمێت بتن بەس سەرڕای vê هەندێ ئەvە سیاسەتە و ئەف بلابێژین پرۆسێسا سیاسی دێ بەردەوام بتن دێمینێت پێشبینی کە مەسەلەن دێچاوە ئێتەکردن پشتیوان هەلبژارتنە ئەس دیتنا خۆ ئەس دبینم ئەس هەتا حەدێکی ئیگەشبینم کو ئینەه دێڕەوش باشتر لێت گەشبینێکە پشت بە چی دەبەستێت گەشبینیامە پوێ هەندەیە کو ئینەه ئەس دبینم سەرئاستێ نێودەولەتی سەرئاستێ هەرێمی سیاست وەسایە پرێڤەت چتن كل عراق نموذجك بيتا بيدا كرن وقت اف سياسة وصا بريفت شتن تدزانيجي كارتي كرنيت دركي سرلاينت سياسية ما يت عراقي ويت كردستاني جيت هين دي او كارتي كرنا هبن ودي كارتي كرنا كمازنبت ودي برو هندي فابت كو اف عراقا يا ديمقراطي بت دستورك تيدا هبتن ما فيت بيكاتا تيدا هبن بس ديمينت ئەس بۆ تەڕاستیەژی بێژم کێشێت ما وەک کوردستانیژی ئەم دێدا کۆکیە سەرکەین بەردەوام و تایبەتژی کێشە عەردی ئەف کێشە عەردی چەنگ و کێشە کە هەلاویستیە مادەکە دستوریە ئەو مادە نائێتە لڤاندنە و ئەگەرێ نەلڤاندناوێ نەئەمین بەغدایە نە تەطبیع تێتەکردە نە ئیحساءەک تێتەکردە نە دەرفەت تێتەدانە کو مادەی 140 کە نایەتە لڤاندن یعنی نە تەطبیع نە استفتاء نە هیچ شتێک نەکراوە ئێوە بچن چۆن لە پەرلەمان شەڕ ئەەکەن ئەگەر دەرکەفن بۆ پەرلەمانی عێراق
ما گوتم لازمان ئەمە وەکو پێکهاتنەکان هەموو یەک دەنگ بین و بەڕاستیش لازمە ئێمە لەگەڵ حەزابێت کوردی هاریکانمان بکەن یعنی ئەگە هاریکانمان نەکە چونگۆ ئەف مادەی 140 منتەقای پێکهاتنەکان کەفتیە لە ئەو مادەیە دەبی ئەحزابێت کوردیش لەگەڵمان بێت وەختی بچنە بەغدایە بە یەک دەنگ ماوێت ئەف خەلکێ ئەف دەڤەرێ و مادەی 140 جێبەجێ بێت و ضرورية چونگو اف کشمان همو سره حتی نوکه مثلا دەڤەرێت شبک یەک ناحیە چێ نابێت بەغدا چێ ناکات لەبەر ئەف مادەی لەناو پەرلەمان پێتان وایە گوێتان حتی ئەف مەشاکلێت بینی شەبەک و مەسیحی لە بەرتڵە و حەمدانی سەبەبی هەموو بەغدایە یعنی مەشاکلەکە خۆتان نین بەغدایە هەموو تعلیماتت بەغدایە مثلا ئەگە دوسێ ناحیە بکەنە بۆ شەبەک بۆ دەچتە حەمدانی و دەستە بەرتەرە لەوێ چنگۆ ناحیە نییە ناحیە مەجبور بچتە لەوێ ئەوە بکات سپاس مامۆستا ناسر بێمەوە لای جەنابتان ئێوە وەکو پێکهاتەی ئSD ینی وەکو پێشتریش باسم کرد مەترسی زۆر هەیە لەسەر عێراقی دوای هەڵبژاردن قسە لەسەرەوە کرێکە سونەش مافی بخورێت باشە کورد چۆن شەڕێکی وا بکات چۆن بەرگری و دیفاع بکات بۆ ئەوەی بتوانێت لە عێراق مافە زەوت کراوەکانی ئەو مافانەی لی سندراوەتە وەری بگرێت گەلێک ئالەتێت هەین توتقاری بەسکەی ڕاستیژی بەس ملاحەزەیەکی وەختە ساتیمە بانکێشتکردن بۆ بەرنامەی گوتی سەرمافی پێک هاتایە تو گەلێکی تەرکیزە سەر شیعا و کورد و سناتکەی پرسیارەشمەت کارچەندە من بۆ چۆنت خۆ سەرڤەیەکێکی هەینە تەوان بەس متخواست بتر سەرمافی پێک هاتە بە سەرمافیەکەتەکانش قسەمان کردووە گرفتت ماگوت هەکە پەیوەندی کورد و عەرەب و سونە پەیوەندی بەغداد و هەولێر چەند باشتر بێت بۆ ئێوە باشترە بۆی ئەبێت ئەم بووینە زەحیەت وێ اتفاقات نیڤەکەوان دام بووینە زەحیەت گرفتێت وان ئەم بووینە زەحیەت اتفاقێت وانژی بۆ نمونە نۆکارڕێت نیڤەکە دوو دەوێت ئێزدیە گرتیە پراسحێلا خەلکی شنگاری هات و چۆنە نەقارکێتەوە کاکازمانژی ئاماژە پێدا بەغداد بێ سوجێ هەرێمەیە و هەرێم بێ سوجێ بەغدایە ئێکی قوربانیە هاوڵاتی پێکهاتێزدیت سوچی کێیە سوجێ هەرێما کوردستانێ بۆ سوجێ هەرێما کوردستانێ چەنگو بێ هیچ هۆکارەش وان دەڤەرە ڤەکشە قاری هەموو سازیت خۆت مەدەنی هێت سیاسی لێ دەربهێلتن وێ خەلکێ بتنێت دەستەوێ وێ سڵتان و دانەهێت ئەم نزانێن و کە شیعە ئەم نەوێت دەستەواژە شیعە بکاربن حکومەتە عێراق هاتیەوێ دەڤەرێ ئەم بەرنامەوان نز تێناگەین بۆ ئێزدیاچیە نەمعقولە حزبێت سیاسی شنگال ڤەکشیان سازیت مەدەنی شنگال ڤەکشن تەنانەت پەروەردەجی شنگال هاتیەوێ دەرێ پەروەردە ئەڤەش 2003 وەرە جیلێکی کاملی ئێزدی کوردیت خوند بەرینگی لێ دەرب عەرەبی بوو پەروەردە ڤەکشە ئەو خوێندکار نەکوە بچ تا ئێستاشتان و کەش وایە ڤەکشە پەروەردە خڕا ڤەکشە قایم مقام سێمە لێ ڕۆژتیە محکەمە سێمە لێ ڕۆژێکی شنگارە خەڵک چی بتانی هەر نیڤەکەواندا بێت و بچێتن مادە 140 نەبەس گرێدای سنوورێت هەرێما کوردستانە لەگەڵ عێراقەنە گرێدای دەوروبەرێت بەغدایە ژ منتەقەت سنی ئەم گەل ئەف گرفتە بێتە چارەسەرکردن هەکە تو بێژە من دەڤەرێت پێک هاتە چ ئالیەتێک دێتە چارەسەرکردن ئالیەت بەدیت نایەوە حقوقت ئەقلیاتە تێدا بێنە پاراست نە ئەم بێژین بەشەکە شەرێمان پاراستنی حقوقی ئەقلیات لە دەسەڵات و سولاحیاتی عێراق نییە دەستوریدا هەیە لێ کەس خۆ لە ناکەتە خوددا نە حکومەتە هەرێمێنە پەرلەمانی کوردستانی نە حکومەتە عێراقی نە پەرلەمانی عێراق المادە 5 دەستوری عێراق المادە 126 دەستوری عێراقی مافی دەتە پێک هاتە یەکێن ئیداری پێگوین وەکی کاغەزوان ئاماژە پێدا حتانۆکە شەبەکە ناحیەک نەبووچ ئەم ئێزدیە داخوازێت کە شنگال بتە پارێزگایەک دەشتانەوە بتە پارێزگایەک بۆنە حتا شوێ دانیشتوان بەلکینجی دهۆکێت هەیە یەک قەزال هەرێما کوردستانی خڕینە زانکۆیەک لێنەی بۆچی شنگالێ زانکۆنینە یەک قەزال هەرێما کوردستانی ناس بەراورد عێراقی ناکەم چونگەم زانی دۆخی عێراقی چوە کێم قەزاهێنە لە هەرێما کوردستانی نەخۆشخانێت مەزن لێنەی لە بەغداد خاباتی هەرێمی کوردستانی ئێوە لە بەغداد چی یەکەن آخر ئەو دەوێت ئەم بێژین بەشێک نییە نەش هەرێما کوردستان نەش عێراقێت وێت ئەم بەسکەین تنێ سێ کۆمەلگەیت ئێزدی سەر هەرێما کوردستان نۆکە فەرمی سەدانۆت عەردە ئێزیانۆکەژی مادە جێناکۆکەندیت کردووە خۆت بەربژێر کردووە بۆی ببی بە پەرلەمانتاری عێراق کەواتە چۆنەڵی شنگال یان مەناتقی ئێوە نەسەر بە هەرێمە نەسەر بە عێراق کەواتە بۆ چێچنە پەرلەمانی عێراق یەکیش گرفتت سەرەکیت نیڤەکە هەرێمێ و بەشێدی عێراقی منتەقا مادە 140 عەردێمە ئێزدی 140 کە جێبەجێ ناکرێت سوچی هەولێر یا سوچی بەغدایە
ئەس متأكدم بوجدانجی دەبێژم گرفت بۆ مادە 140 شێکردن حکوومەتە عێراقی بوو پێکهاتە شیعە زۆری نایە شیعە بوو چونکو البدایەت بەری 2003 بۆ مایە 8 ساڵە شیعە کووردا پێکاتێتی مەزنتنی گرفتە بنگەل دەسەڵاتە عێراقی کە یەک پێکهاتە حکم کرد پشتی ئەو هاتنە سەر حکمی هەمان سیناریۆ دووباریکردنەوە تەماعی برنە کەرکووک و بجێت مادە 140 دەوروبەرێت بەغدا لێ کورجی نەتحەکی و سیاسەتەکە جوان نینە ئەو دەڤەرنە دوو جارە فرصت هات کەفتە دەستی هەرێما کوردستاندا سیاسەتەکە تونترە وەلێ گرفتت مەزن چارەسەر ژمۆزە ڕێحان خان بەدیتنەوە یعنی مەشاکلی ئێوە ئەو غەدرانەی لە ئێوە کراوە سوچی حکوومەتی عێراق یا سوچی حکوومەتی هەرێمی کوردستانە و وەزعی ئێوە وەکو پێکهاتەی مەسیحی لە کوردستان باشە یان لە جنوب و وەسەط و لە عێراقیان كاكا كرام سحكنا روشة مسيحية ومقارنة بكن الكردستاني والعراقي أكيد يعني برشافا روشة مايا الهرم كردستاني باشا بس إلى مثلا هكرام بيجن ما شو مشكلة لنا لا ما مشكلتين بس مشكلة ما يتوسط وجنوب قلق ترن إيش أبيت الهرم كردستاني بس مو كان مشكلة مايا أساسية سهنينوا بيا ضحية وكي برايمنت بيجتن كاتشاوا شنقال بيا ضحية سهنينوا بيا ضحية خلك سهنينوا بنا وكت بيجن أوارا الحكومة العراقي سالين نواي كردوا بالضحية تطبيق ما تصدو شلا غير هكر بل هكر تطبيق نبتن أم هكر مشكلة كردستان إيك بتن مشكلة ما كأم أقلية دمنا دو مشكلة لأن أم أقلينا أم بتشكن أم إشكاستينا هر أم وقت بيجن ما حسبتكن ما دام هين بتشكن هين درجة دونا ما حسبناكن درجة دو أم ككرد بيجد أم درجة دونا العراق وجا أم هر درجة دون الكردستان شو جابن بنا درجة 3 درجة 4 نظام باشا يعني إيوه بتشنا برلمان أجر تودر كفي بو برلمان كم تشت كار للسربكي تشد بيت دویتن نقطة أساسية چارە سەرکردنا برسە ئاوارابتن وڤگەڕانەوان بوو باژێرێتوان وإعادة إعمار مناطقتوانت محرر منطقتوان محررا بس تغيير كديموغرافية اتكرن الوان منطقة دا هر مشكلة ميت مسيحي نينا حل كرن وهر أم بنا ودنجي خو عندنا منظمات يعني بلي يعني إنه كازد بيجنا كما برلمان عراقي نكو أزي دنجي خو جاهن ما برلمان عراقي أزي دنجي خو دنجي في ملتي قال خوي كل داني سرياني أشوري جاهن ما جهاني همية جبرتي لأن مشكلة ما بشر صلايهاتيا نفسي مشكلة ده ونهت يا شارع سركرة تشكله أم آوارنا أم بنابرن أم شكستينا وأم نظنا حتى وكمصير ما دبتشي لناو برلمان شون إيشا كان بو تطبيق كردني مادة 140 لازم أم بنائك يعني لوبي بو أكن لقل بيكاتا كان كليان أكيد لازم أم بنائك هكر أم كوتا مسيحي بينش مقعدن نبنائك أما تشاوشين مثلا قال برايت ميت مثلا إيزيدي وبرلمانتارت ميت كردستاني تشاور بيت أم حميد إيك دنگ بن إيك داس بن الويري دام بشن فان مشكلة شارع سركر زورت أسفاس ماموستا كريم 3 دقيقة مان ماوە بۆ هەر چوارتان ئەمەوێت قسە لەسەر بەرنامەکانی خۆت بکەی وەکو یعنی تۆ وەکو کاندیدێک چی بۆ دەنگدەرەکانت ئەڵێی بەس یەک لەحظە مدوێت بەرسڤە برای خۆ بدەم کاک ناسری موضوع کو ئەم ئێزدی بووینە قوربانی ناف پێک هاتێت سنە و شیعە و کوردێت بوسڵمان و ئەوێ ئەس باوردکەم وێت ئەم پرەنگێکی بەرفراتر بەرێ خۆ بدەینەوی مەوزوعی چەنگو مەوزوعی داعش و مەوزوعی وێ هێرشێ مەوزوعەکە نەگرێ دایپمە بتنێڤە وەک ئێزدی ڕاستە ئەم قوربانیەت ڕقم ئێکین ڕاستە ئەمە قوربانی بترش دنیای هەمووێدان بەس دەمینێت داعش دەرێ بەغدایەژی قوتا داعش دەرێ هەولێرێژی قوتا ئەو مؤامەرەکە مەزنە و ئەو شەڕەی بەردەوامەژی ئەو شەڕە نەیگرێ دایپمە بتنێڤەیە ئەف دەولەتێت صیناعیەت مەزن وێت صاروخێت خۆ فرۆشن وێت دەبابێت خۆ فرۆشن وێت اقتصاد الدنیاە نەڕاوەستێت سیاست و اقتصاد پێکڤەیە گرێدایە ئەم قوربانینە دلێمەی سۆتیە ڕاستە
بەس دوی قڕنیدا vێت شەڕێک بێتەکردن هەکە شەڕ نێتەکردن دێ کەسادا اقتصادی العالەمێ پەیدا بکەن باشە پەیامێت خۆش بۆ ئەvێ یانیدوێ ئەس vê بێژم یادیژی بلا هەما مرۆڤ ئێکسەر ئەو دیتی ناویە بەس یا ڕێژی ئەس نەتوێ باوەریێدامە و ئەم وەک هەرێما کوردستانی ئەگەرین دێمینت بەرنامێ من بەرنامێ من هەکە دەنگدەرە باوەری من ئینا و ئەس چۆمە بەرلەمانی عێراقێ بەلکی دوو بەشێت سەرەکینە بەشێ ئێکێ جانبێ کوردستانیە و مگەلک بەحس کرد سەرجانبێ کوردستانی و منەوێتی تەقلیدی بم و دووبارە بکەم هەموو تشتی بەس دێمینت ئێکتشت وەک ئێزیت خان ئەرکێکی مەزنە سەر ملێ من و ئەست کە منەمونە قیڕینە ڤیان دەخیل وەک بەرلەمانتارەکە کوردە ئێزدی سەرلەستە پارتی هێلا دنیا هەموو هاوارە پەیامی خۆت کاک غەزوان بۆ دەنگ دەرێت مەسلحەتت شەبەکە ینی بەرچاو بیت چونکە ما هەندێک کاندیدا ئێستا دژاتیان هەیە لەگەڵ هەرێما کوردستان لە داوا دەکەین لە خەڵکێمە چونکە مەساڵحێت شەبەکە اقتصادی و ئەمنی و هەموو تشت گەل هەریمە کوردستان کرێدایە وەختی حتا وەختی داعش شات هەموو چونە کوردستانی حتا ئەوش چونە جنوبی عێراقش بەڕێ کوردستان چوە جنوب خۆی بۆ ئەوەدا زۆر سپاس مامۆستا ناسەر ئەگەر دەنگدەر باوەرن بە تۆ هێنا ینی تۆ چیان بۆ دەکەیت ئەسل وێ دەربانگا خۆت گەینمە هەموو دەنگ دەرێت دۆک نەبەس خەڵکی ئێزدی پشتەوانێت مە بن هاری کاریەمە بن کو ئەم گەینە بەغدا پامام نە سەرەکی ئەو بتن کو ئەف گرفێت نۆکە هەرێما کوردستان دەداژین عێراق دەداژین تڤێت قانونێ بێنە چارەسەرکردن ئەڤ سەری ئێزدیا هاتی سێهش 2014 ناین ئەو مەلەفە بمرت دەبێت ئەم زین هۆکار چمو کەف ناشنگارێ ئەو خەڵکێکی و شنگەر ڕادەستی داعشکری بێ شەڕ بێ تاقە بێ هیچ شەهیدێک ئەو خەڵکە خر بۆ قوربانی بەس پامک بۆ مامۆستا کەریم کە بێژتن vێت شەڕێک vێ قەرنیات باکردن بۆ ئەویدیە ئێزدی زەحیا قڕنێکی نە سیاسەتە نێفدەولەتیش بەر لێنە هاتیە سیاست مەدارێت کورد نێت کەسی زۆر سپاس ڕێحان خان کۆتە پەیامی خۆش بۆ ئەز چما بەغدادا تەمثیلە گەلێ خۆکم کردانی سریانی ئاشووری بەڕاوانیە شمافێن مەیت کردانی سریانی ئاشووری مافێن خەڵکی کوردستانی هەمەیەکم دیفۆن مادت قانونێت هاتنە دەیناتون نهاتنە جێبەجێکردن حتانوکە خاتو ڕێحان حەنا ئەیوب کاندیدی لیستی ئەنجومەنی میلی کلدانی سریانی ئاشووری لە پارێزگای دهۆک و بربژێری کەرکک بە تایبەتی زۆر سپاس و هەروەها مامۆستا ناسر کرێت ناسر کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێکهاتەی ئێزدی لە پارێزگای دهۆک زۆر سپاس مامۆستا غەزوان حامد داودی کاندیدی لیستی ئەحراری شەبەک لە پارێزگای نینەوە دەشتی نینەوە زۆر سپاس مامۆستا کەریم سلێمان کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پێکهاتەی ئێزدی لە پارێزگای نینەوە دەستچینینەوە سوپاس بۆ ئێوەش ماندوو نەبن بەڵێ هیوادارم توانی بێتان دەنگدەرانتان قەنەعەت پێ بکەن کە دەنگتان پێ بدەن بەڵێ بینەرانی ئەزیز باسی هەڵبژاردن ئەم شەو لە دهۆک کۆتایی هات ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم قبول بکەن تا باسی هەڵبژاردنێکی دیکە و لە شارێکی دیکەوە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش